ژیرتان لەگەڵ لاڵقەی ژمارە 21 لە بەرنامەی 01 ژیری ئەو هەفتەیەش چەندین بابەتی خۆشمون ئامادەکردینە باسی ڕۆی دەرودەمشن سی دەکەین باسی چەندین بابەتی خۆش دەکەین باسی نرخی پلەیستێشن 5 دەکەین تا کۆتایی بینەر بن هاوڕێیان ئەوڕۆ براوەی ئەڵقەی ڕابردووی بەرنامەی 01 ژیری ئاشا دەکەم کەوە بۆ خاوەنی $10 تکایە تا کۆتایی بینەر بزانن چێت کامەتان براوە بووینە ئەو کەسانێکەوە لایک و فۆلۆ تەرتیبات پشتی منیان کە لە سوشال میدیا ئەوانی چانسی بردنەوەیان مایە و ئێوە چانسی بردنەوەتان هەیە هەموو هەفتەیەک لە بەردامی 01 ژیری $10 دەبەخشمە ئێوە بەخۆتان دەتوانن یاری پێ بکڕن لەناو پلەیستێشنی لەناو ئەکسبۆکسی لەناو ئایتونزی لەناو پابجی سەرفیکەن لەناو فۆرتنایت سەرفیکەن بۆیە تکایە لەبیر مەکەن زۆر گرینگە سەبسکرایبی چانەڵەکەم ئەگەر تاوە کوێسانت کردێ لایکی ئەو ڤیدیۆی لەبیر مەکە وەروە کۆمنتێکیت بنووسە وەروە لە سناپچات و ئینستاگرام و فەیسبوک لە هەموو شوێنێک فۆلۆم بکە چونکە من $10 هەموو هەفتان دەبەخشمە ئێوە لە لینکی دیسکریپشن هەموو ڕێکارەکانم داناوە چۆن دەتوانێت ببێ خاوەنی $10 تا کۆتاییش بینەر بە بزانین براوەی هەفتەیە چییە ئەو تیشێرتە لەبەرمە ریک ئەند مۆرتیە تیشێرتێکی زۆر نازدارە و هەروەها یەکە لە خۆشترین ئەنیمەیشنانی لە ژیانمدا بینیمەتان دەتانم بڵێم خۆشترین مسلسلی ژیانمە دیتم لێت کاتانە دەکەم سەیری مسلسلی ریک ئەند مۆرتی بکەن چونکە زۆر ناوازێ هاوڕێیان بابێنە سەر هەواڵەکان یەکەم هەواڵیش کە بەم هەڵبژاردنیە لەو هەفتەیە بە باسی ئیڤێنتەکەی مایکرۆسۆفتی بکەین کە بڕیارە لە بەرواری 23 جوڵای واتە 23 ئەو مانگە ئەنجام بدرێ پێشبینیەکی گەورە هەیە کەەوە مایکرۆسۆفت وەڵامێکی گەورەی کۆمپانیای سۆنی بداتەوە هەروەها چەند یادێکی زەبەلاحی خۆی ئاشکرا بکە پێشبینیەکان گەورن خەڵک چاوەڕوانێکی زۆری لە مایکرۆسۆفتی هەیە و هەر لەو کەسانش هەر بەخۆم هەرچەندە من هەموو کاتێک چاوەڕوانەکانم زۆر بەرز ناکەمەوە لە هیچ کۆمپانیاکی چونکە ئەگەر چاوەڕوانەکان زۆر بەرزکەوە شتەکە بەدڵ نەبی دێ خوارێ بێهیوا دەبی بۆیە پێویست ناکە چاوەڕوانەکان زۆر گەورەی بڵێ تەواو هەندێک گەیمی بە ئاشکرا دەکە بەحایشتیوە ناکرێت پێشبینیە گەورەکانەوەی کەەوە مایکرۆسۆفت گەیمپڵی یاری هێڵۆیە نوێیەکە ئاشکرا بکە هەروەها یەک دوو یاری نوێشمان لە بۆ ئاشکرا بکە واروەها گەیمپڵی یاری هێڵ بڵیدسانی وە ساکرۆفایسمان لە بۆ ئاشکراکە کە ترۆیلەرەکەمان پارساڵ بینی لە ئیڤێنتی گەیمز ئەوارد کە زۆر ناوازە دیار بوو گرافیکیی زۆر جوانە واروە یاریێکی ناوازە شەشایانی ئەنجامدانیش هەرچەندە تاوە ئێستا من یاریەکەم تاو نەکردو لەبەرەوەی من کێشەی دەرونیم هەیە لەگەڵ یاری ترسناک و یاریش دەی بە هیدفۆن یاری بکەین کاتێک بە هیدفۆن یاری دەکەی یاری ترسناک تۆزێکی زعاز بەڵام بەگشتی مەبەستەکەمەوەیە کەەوە چاڕوانێکی گەورە لە مایکرۆسۆفت دەکرێت وەڵامێکی گەورەی پلەیستێشن 5 دێتەوە بزانین مایکرۆسۆفت چی لە بۆ ئامادەکردنە هەرچەندە پێم ناخۆشە قسە بکەم بەڵام هەم سۆنی هەم مایکرۆسۆفت ڕناکەم لەوەندە یاری کە ئاشکرایان کردی یاریی زۆر زەبەلاحتریان مابیتن سێ ساڵی کەشتەچی نوێیان پێ بمینێ نەکەر هەموو یاریەکان لە سەرتاوە ئاشکرای بکەن دەبێت ڕێنگۆ بزانن حەز دەکەن لەو ئیڤێنتەی مایکرۆسۆفتی چی یاریێکی گەورە ئاشکرا بکرێ و گەیمپڵی چی یارێک بینی لە کۆمنت بینوسن هاوڕێیان بۆیە دڵهم لە کۆمنت بینوسن لەبەرەوەی کاتەکە تو کۆمنت دەنووسی من ناوی تۆ دەبینە و کە ناوی تۆشم بینی بێگومان ناوەکەت دەستە ناو ئەو ناوانەی کە لەوانەیە ببنە خاوەنی $10 بۆیە دای من کۆمنت بنووسن تکایە وەڵای چ ڤیدیۆ لەبیر نەکەن تکایە هاوشەوەی مایکرۆسۆفتی کۆمپانیا سۆنیش دووبارە بەنیازە ئیڤێنتێکی دیکە ئەنجام بدە چەند یاریەکی نوێی خۆی لە بۆ پلەیستێشن 5 مان لە بۆ ئاشکرا بکرێ وەروە چەند یاریێکی کۆمپانیەکانی دیکەش یەکەم ترێلەریان لێ بڵاو بکاتەوە لە ئیڤێنتەکە عەرزی بکە ئیڤێنتەکە بە شێوەی ستیت ئۆف پڵەی دەبی کات خۆی چۆن چەند مانگجارێک ئیڤێنتێکی ئۆنلاین ئەنجام دەدرێتەنیا و بە شێوەی ترێلەر دەبیتن لە شێوازەی ئەوەی سۆنی پێدرێن ستیت ئۆف پڵەی هەرچەندە چاڕوانێکی زۆر گەورە لە سۆنی ناکەمە و جارە بێ چەند یارێکی زەخم عرض بکە باوڕێەوە ینی چاڕوانیەوەی ناکەم بێ گادۆڤاری دوی عرض بکە برکا گادۆڤاری دوو دێ یاخود برێ ئەو گەیمپڵی سپایدەرمانە نوێیەکەیە باوەڕ ناکەم لەوانەیە هەندێک یاری بچووک کە بیکەوە ستودیۆیەکی بچوکی سۆنی کاری لەسەری کردیە وە لەوانەشە یاریێکی نوێی گەورە وەکو ئەنچارتی عرض بکرێت کە چەند دەنگۆیەکێ دەڵێن سۆنی خەریکی یاری نوێی ئەنچارتیە ستودیۆیەکی نوێ دروست کردی لە شاری ساندیاگۆ خەریکی یاریی نوێنە تیمی ئەنچارتی لەوێ کار دەکەن یەک دوو ئەکتەری پێشووی ئەنچارتیان بینی بوو لەوێن دەرکاریان کردن و وێنەیان گیرەیە جا سۆنی لە ستیت ئۆف پڵەی یاری ئەنچارت نمایش دەکە یاخود ناکەن نازانین بەڵام دەنگۆ هەیە کە یاری ئەنچارتت تاوەکو کۆتایی ئەو ساڵ ئاشکرا بکرێ بە فەرمی لە بۆ پلەیستێشن 5 بەڵام بزەبەت یارێک لە ئەو ئیڤێنتەی سۆنی ئاشکرا دەکرێت نازانم بەڵام دەزانم کەەوە ئەو ئیڤێنتەی سۆنی لە مانجی هەشت بە فەرمی ئەنجام درێت تاوەکو ئێستا بەروارەکەم بە 100% بەدەستمان نەکەتیە بەڵام کاتێککە بەدەستم کرد بێگومان لە بەرنامەی 01 ژیری باسی دەکەم هەروەها ئیڤێنتش کەش بڕێەوەی ئەویش ئیڤێنتی کۆمپانیای یوبیسۆفتێکە بەنیازە سێ یاری زەخم ئاشکرا بکە گەیمپڵی سێ یاریمان پێبشاندا ئەویش گەیمپڵی یاری ئەساسنس کرید ڤالهالا وەروە گەیمپڵی یاری واچ دۆگ لیجنز و
و یاریەکی نوێ جگە لە یاری هایپەرسکەیپ کە دواتر باسی دەکەم یاری نوێ باتڵ ڕۆیاڵەکەیان بەڵام یاریەکی نوێش بە نیازە گەیمپڵی لێ ئاشکرا بکات جا ئەو یاری نوێی چ دەبی نازانم بەڵام خەڵکەکی زۆر پێشبین دەکرانکەوە پێشبینی دەکەنکەوە یاریەکی نوێ فارکرای کە من پێم زووە فارکرایبی لەبەرەوەی پار ساڵ فارکرای بڵاوکرایەوە فارکرای نیودۆم بڵاوکرایەوە ساڵێک پێشەو کاتی فارکرای 5 بڵاوکرایەوە هەرچەندە گەمەکانی فارکرای هاوشێوەی یاریەکانی دیکەی یوبیسۆفتی زۆر زەخمینە لە کوردستان لە یاری ئەساسن گەورەیە من لە ناو یاریەکانی یوبیسۆفتی عاشقی یاریەکانی فارکرایمان بۆ منە فارکرای 5 یەکە لە خۆشترین یاریەکان لە ژیاندا ئەنجام دەدات گەیمپڵەیەکەی پێخۆشە ستۆریەکەی پێخۆشە ئێستاش خەریکی یاری فارکرای نیودۆنم کە پێم وایە یاریێکی خۆشە سو ئیڤنتەکەی یوبیسۆفتی هەفتەی ڕابردوو بزانم یەکشەمە یان دووشەمە ڕابردوو ئەنجام دەدرێت چەند گەیمپڵەیەکی ئاشا دەکرێن دەبێت ڕێنگۆ بزانم هاوڕێیان کۆمنتێک بنووسن لەسەرەوەی هەستان لێ یوبیسۆفت چی یاریەکی خۆی کۆن دووبارە دروست بکاتەوە کە ئەچەند لە مێژە دروستی نەکرد دەبێت ڕێنگۆ لە کۆمنت ببینم پێم ئەسەر هەواڵێکی دیکە کە بەزدی تۆزێک ناخۆش بوو و ئیزعاجیش بووم بەوەی کەوە گەیمپڵەی یاری ئەساسن کریت ڤالهالا دزەی پێکرا لە ئینتەرنێت و خەڵکەکی زۆریش ڕخنیان لەو یاری کرد ئەمە بە ڕخنەکان تێک نەچوم بەوەی کە گەیمپڵەی یاریەکەم بینی زۆر پێی تێک چوم دەزانم ئەو گەیمپڵەیەشە تەواو نەکرایشتە ئیشیمایە لەوانێ ئەو گەیمپڵەی 2 ساڵ پێشەستاوی ساڵێک پێشەستاوی کەس نازانی گەیمپڵەی یاری دیارە ئەگەر برەی باشە یاخود خراپە ڤالهالا بڕیارە لە پاییزە ساڵ بڵاو بکرێتەوە لە بە پلەیستێشن 4 و ئەکسبۆکس وەنی وەروەها بە خۆڕایی لەسەر پلەیستێشن 5 و ئەکسبۆکس سیریز ئێکسی بەردەست دەبێت بێت و یاریەکەی بکرێتەوە گەیمپڵەی یاریەکەی هاوشێوەی 100% ئۆدیسیە تەنیا کەشوهەوا تۆزە گۆڕانکاری بەسەکرێ دار و درەخت هاوشێوەی ئۆدیسیە تەنیا تۆزێک بینایەکان گۆڕدرایکرێتە نۆڕس هەندێک میکانیکی نوێی تێدایە بەڵێ بەسەن لۆ نمونە جوولەکان جوولەی حرەکە ئەوکان سکیلەکانی خۆت توانایەکانی کارکتەرەکەی تۆزە دەستکاری کرایە بەڵام لەی خوڕینی ئەسپی قسەکردنیان جوڵەی قسەکردنیان فەیسە ئەنیمەیشنی فەیسیان تەنانەت شەڕکردنەکە و شێوازی جوڵەکەیان هاوشێوەی ئۆدیسیە 100% کاتە ئەگەر بێت و یاریەکە بەو شێوازەبی باوەڕ ناکەم خەڵکەشی زۆر پارەی پێ بدە هەرچەندە یوبیسۆفت بۆی بەناوبانگێکەوە هەموو یاریەکانی بەیەکتری دەسی تەنیا تۆزێک دەستکاری کەش و هەوا و جێیەکە دەکات نەگەر دەرەتەکە هەمان دارێتدانێ ئۆپن وۆڵد هەمان ئۆپن وۆڵدا شتێکی گەورە دەستکاری ناکە دڵگران بووم و دیسەپۆینت بووم بێهیوا بم لە یاری ئەساسن کریت ڤالهاڵای چونکە بەنیازم پری ئۆردەری کەم لە ئێستاوە بەڵام بێگومان پری ئۆردەری ناکەم تاوەکو ئیڤنتە نوێیەکەی دەبینم تاوەکو لەو ئیڤنتەش بۆم بەدیار دەکەی کەوا بەڕاستی یاری نوێیەکەی ڤالهاڵای یاریش دەبی تاڵ جیاواز بی شایانی $60 بی جگەلەوەی گۆڵدن پاسەکەی کە سیزم پاسەکەی لەناوە دیڵسەکانی ناو بە $100 دەمێ ڕێنگۆ بزانم هاوڕێن گەیمپڵەیەکەت ئەگەر نەبینێ لە لینکی دیسکریپشن دای دەنێم بە خۆتان سەیری بکە نازانم دەژمینەیە ناچوێت زۆر کۆپیرایت لێدە لەو ڤیدیۆیان نەتوێت دزەی پێکرێ سەیری ئەگە سەیر نەکردەوە سەیری بکە دەمێ ڕێنگۆ بزانم ئایا هیچ چاوەڕوانێکی گەورە لە یاری ئەساسن کریت ڤالهالا دەکەن یاخودنا لە کۆمنت یاڵا واروە بامان شێوە یاری واچ دۆگ لیجنزیش دزەی پێکرا کە بڕیارە لە ئیڤنتی ئەکسبۆکسیش بە فەرمی گەیمپڵەیەکە ئاشکرا بکرێ ئەمن واچ دۆگ یەکم کرد بەجددی بێهیوام لێ ئەو ڕیکلامە زەخمەی لە بۆیان دەکرد هیچ بەو شێوازەی نەبوو ئەمە دەموت GTA نوێ کەسی GTA نوێ نەبوو یارێکی زۆر بۆڕینگە واچ دۆگ 2 زۆر خەڵک بەدڵی بوو بەڵام ئەویشم بەدڵ نەبوو لەبەرەوەی ئەو ڕیکلامە گەورەی لە بۆ کرا هیچی وا دەرنەچوو تقریبا شتەکان وا بەڵام بەو شێوازە نەبوو کەوا بڵێن ئۆکەی یاریشی نوێی GTA ئۆپن وۆڵدەشی زۆر ڕاقی هاکەری نازانم چە فۆرمیلەیەکەی دووبارەی یوبیسۆفت هەندێک سکرینشۆت لێ دزرایەکەوە کارکتەرەکان نیشاندە لەو یاریەی یەکشتی سەرنجڕاکێشیان هەیە بە حسابی خۆیان کە بە من سەرنجڕاکێش نییە ئەویژەوەیەکەوا دەتوانانی ببی هەر کارکتەرێک لە ناو دنیای یاریەکە دەتوانانی بی ئەو کارکتەرە کۆنترۆل بەی بکە ئەوی هاکەی چێ ناو دسمیوی NPCەکان هاکە یانی دەکاتە ئەو کارکتەرانێکی گەمیان پێ ناکرێت توانی گەمان بکە ینی NPC لەنا ئەو جیهانی ئەو یاریەی نییە هەر هەمویان یاریان پێ دەکرێت هەرس کارکتەرێکە جا نازانم ئەوە لە ڕێگەی لە ڕووی ستۆریەوە چۆنچۆنی یوبیسۆفت تەعامل لەگەڵ ئەو شتەی دەکات بەڵام ئەو سکرینشۆتانە بڵاوکەینەوە گرافیکەی چیرۆکەشی هەموو کاتە چیرۆکانی یوبیسۆفتی تەنیا دیڤیژن نەبێ تەنیا دیڤیژنم بەدڵ بۆ تاوە پێستەوەکو یاریی یوبیسۆفتی زەخم لەگەڵ فارکرای ئەگەر یاریەکانی دیکە تاوە پێ 100% بەدڵ نەبوو ئەساس نەکۆنەکانیش خۆکەش زۆر بەدڵیتیان گەرنا گەیمپڵەیان خۆشە یوبیسۆفت بەڵام ستۆری لە کۆمنت دەمێ ڕێنگۆ بزانم ئایا هیچ دڵت خۆشە بە یاری نوێیەکەی واچ دۆگ لیجنز یاخودنا قەت یاری واژۆگت کردی یاخودنا لە کۆمنت یاڵا هاوڕیان هەفتەی ڕابردوو لەناو تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی لە هەموو جیهان باسی نرخی پلەیستێشن 5 کراکەوە زۆرێک دەڵێن ینی پێشبینیەکان بەو شێوازەی بۆکەوە ئەو پلەیستێشن 5 شوێنی دیسکی هەیە
نرخی $500 بی ئەوەی شوێنی دیسکی نییە $400 بی یاخود $450 بی کە من پێم وایە $450 دەبی نەک $400 $100 جیاوازیان نابی بەڵام دەنگویەکی نوێمان هەیە کە نازانم ئەویان ڕاستیانەوە پێشمانە زۆر ڕاست بچکە سۆنی بەو شێوازەش کۆمپانیایکی ئەوەندە باش نییە لە بەرەوەی نرخی پلێستێشنمان لەو کاتە $400 و $300 کە ئەگەر ئەو ئیشەی بکە بێگومان پلێستێشن 5 زۆر دەفرۆشێ ڕاستە $400 بەلای هەندێک کەسی هەش زۆرە بەڵام لە بۆ کۆنسۆڵ یاری $400 لە سەردەمی ئێستا بەلاشە چونکە تو هەر مۆبایلێکی دەکڕی سەری $400 یاکە تۆزێک مواصفاتی باشێ بەڕاستە مۆبایل هەیە بە $100 بەڵام مواصفاتێکی باشی هەیە بەشی 2 ساڵ بکە بە $400 بەسەرەوێت تەنانەت مۆبایل دەکڕین وەکو من ئەوها یەک تەنە پارەی پێ دەن کە لە بۆ یەک ساڵ یا من ساڵ ساڵی مۆبایلی خۆم دەگۆڕم $1200 $1500 پێ دەبێن میهمەکەی من بەستم ئەوەیەکەوە کۆنسۆڵ نرخی ناوی لە $400 زیاتر لەبەرەوەی خەڵک نایکڕی بەڵام $400 پێ زۆر نەبین دەنگوێ نوێیەکە ئەوەیەکەوە سۆنی نرخی پلێستێشن 5 دیسکەکە ئەوەی دیسکی لەگەڵە نرخی $400 بی یاخود $399 بی و ئەو پلێستێشن 5 دیجیتال ئیدیشنە شوێنی دیسکی نییە تەنیا دەبی لە ڕێی ئۆنلاین شتی لە بۆ داڵۆن بکەین نرخی $300 دەبێت جا ڕاستە ڕاز نییە من زۆر لەگەڵ ئەو بۆچوونەی نیمە کە لە تۆڕەکەڵاتەکان زۆر باسەکە لە بەرەوەی باوەڕ ناکەم سۆنی $100 زەرەر لە خۆی بێت چونکە هاوڕیان لە بیر مەکەن پێتانم وتیە لاڵەکانی ڕابرتوش تێچووی دروستکردنی پلێستێشن 5 $455 یعنی هەر پلێستێشن 5 نرخەکەی $455 لەسەر کۆمپانیای سۆنی ڕادەوەستی جا ئەو $50 لێکەینەوە بڵێنەوە $50 ئی دیسکەکەیە $400 دەمینێتەوە بەخۆی ئەگەر سۆنی ئەگە بە $455 بفرۆشی هەز زەرەریتی هیچ قازانجی لێ ناکە جگە لە پارەی بەرەم ئەوەش ینی تەزمیعکردن دروستکردن و پێکوەنان شتەکان ئەو پارەیەش حساب ناکرێت کە لە بۆ لەوانەیە لە بۆ کۆنسۆڵی $10 $15 تێچووی بەستانی بیتن پێم وانی ئەو نرخە نابیتن بەڵام دەمێ ڕێنگەر بزانم پێتان وای نرخی پلێستێشن 5 و Xbox Series X چەند دەبێت هەواڵەکی ناخۆشم هەیە چونکە من دەمێشە چاڕوانی یاریەکانی مافیا دەکەم دووبارە دەست پێ بکەمەوە کەچی مافیا یەک دیفنت ئەدیشنەکە ئەو مافیا ڕیمێکەکە ئەوەی ڤێرژنە نوێیەکە کە بەتەمانە بڵاوی بکەنەوە بەشی یەکەمی مافیای بڕیار لە مانجی هەش بڵاو بکرێتەوە خەریک و پریۆردەری بکەم مافیا تریلۆجی بە $6 هەر سێ بەش هەموو تەرتیبات شتەکانی لەگەڵە گوتیان نەخێر کە ڕاوەستە کاکژی بە زەحمەت بە ئەتە مانجینۆ ڕاوەستە ئێلۆ کاکە لۆ گوتیان ڕاوەستە برێدا مانجینەوە مافیا دیفنت ئەدیشن 100% دروستکراوەی یاری مافیای کۆنە کە ساڵی 2000 بوو 2001 بوو کاتی خۆی بڵاو کرایەوە مهم مافیا یەک یاریشی ڕاقی بوو کاتی خۆی بەڵام گرافیکەکەی تاوەکو ئێستا خۆی ناگری یعنی یاریەکەی تۆزە کۆنە گرافیکەکەی مافیا دوو ریمێکەکەی ریمێک نەکراوە بەڵکو ڕیماستەر کراوە ئێستا بەردەستە و مافیا سێش بە شێوەیەکی چەند DLC تەرتیباشی نوێ هەیە ئەوش بەردەستە بەڵام مافیا یەک کە ریمێک کرایەوە گرافیەکەیم زۆر بەدڵە ستۆریەکەیم تەمان ستۆری مافیا یەکم زۆر بەدڵە سێنا بەڵام یەک و دوم تەقریبا زۆر بەدڵە بۆیە چاڕوانم کە لە مانجی نۆ بڵاو دەکرێتەوە هاوڕێیان دەمێ ڕێنگە بزانم ئایا یاریەکانی مافیاتان کردیە خودنا و حەز دەکەی یاریە بکەی یاخودنا هاوڵاتی دیکەم هەیە لەسەر یاری Resident Evil 4 کە هەفتەی ڕابردوو تقریبا زۆربەی شتەکانی باس کرد بەڵام ئەو هەفتەیە شتێکی نوێمان لەسەری هێویژەوەیەکەوە یاری Resident Evil 4 ریمیک بڕیار بوو لەو ساڵ ئەنی پێشبینیەکان وابوون کە ئەو ساڵ ئەو یاریە ئاشکرا دەکرێت و ساڵی داهاتوو یاخود دو ساڵی دیکە 2022 یاریەکە بڵاو دەکرێتەوە نەخێت ئەو کەسێکەوە سەرەتا دزەی بۆ هەواڵی Resident Evil 4 کە ڕایگەیاندکەوە یاریەکە ئەو ساڵ ئاشکرا ناکرێت بەڵکو ساڵی داهاتوو ئاشکرا دەکرێت و لە پاش ئەو ساڵەش واتە ساڵی 2022 یاریەکە بە فەرمی بڵاو دەکرێتەوە وایە دەڵێ دەستکارێکی زۆر گەورەی ستۆری Resident Evil 4 دەکرێتن Resident Evil 4 کۆنەکە دەستکارێکیان گەورەیان کردێت تاوەکو ستۆریەکەی دایانەوێت کاپکۆم بەتەمان یەک شە دەوێت ستۆریەکەی Resident Evil 2 لەگە سێ ریمێکی ئەوەی تازە بڵاوکرێنەوە لەگەڵ سوارەکەی تاو یەک بگرتەوە اینجا دێتن Resident Evil 0 یەکەشمان لە بۆ نوێ دەکاتەوە Resident Evil ڕەسەن یەکەمیش ریمێک دەکاتەوە هەموو ریمێک دەکاتەوە تاوەکو دەیەوێت لەگەڵ زنجیرەی 6 و 7 و 8 و 8 کەشکەوا دێت هەمووی ببتەوە یەک ستۆری کاپکۆم بەنیازی شتێکی لەو بابەتەیە بە بڕوای من بۆیە دەستکارێکی گەورە Resident Evil 4 ریمێک شتەکە بۆیە هاوڕیان چاڕوانی Resident Evil 4 ریمێکی مەبن هیچ هەواڵێک لەسەری چونکە ئەو ساڵ یاریەکە ئاشرا ناکرێت ساڵی داهاتوو ئاشرا دەکرێت چونکە بەکو دەزانین ئەگەر هیچ معنانی ئێستا ڕۆکستار یاریی نوێ Resident Evil ئاشرا بکرێت چونکە هێشتا Resident Evil 8 بڵاو نەکرێتەوە دەبی ئەو بڵاو کاتەوە اینجا یاریشی مالە بە بڵاو کاتەوە هاوڕیان لە بۆ پلێستێشن ناوی ئەو مانگەی لە مانجی هەفت خزمەتگوزاری پلێستێشن ناو کە هاوشێوە گەیم پاسیە بەڵام هەندێک یاری زیاتری تێدا بەڵام هەموو یاریەکان داوڵ ناکرێن کە لایەنێکی خراپیتی و Xbox Game Pass هەموو گەمەکانی داوڵ دەکرێت کە لایەنێکی باشی هەیە
چەند یاریێکی نوێ ئاشکراکران لە بۆ PS ناوی کە ئەوی ژیاریەکانی Watchdog 2 واروها یاری Street Fighter 5 و یاری Halo Neighbor کە هەر سێ یاریم بەلام نەها هەر سێ یاری ناکەم و PlayStation ناوم نییە و خزمزارێکی باشە بەدە دۆلار دەتوانین چەند یاریێک داڵۆن کە بۆ نمونە یەک دوو مانجی ڕابرد یاری سپایدەرمان بەردەستکرا لەسەر PlayStation ناوی سپایدەرمان و کاتی بە $30 بوو لە PlayStation دەتوانی بەدە دۆلار بەماگەچی ئەو یاری تاوا بکەی دواتر کانسڵی بکەیەوە بەدە دۆلاری یاریێکی تاقی دەکەیەوە شتێکی باشە خراب نییە دەمە ڕەنگە بزانم تاوا ئێستا PlayStation ناوتان تاقی کردیتەوە یاخودنا چونکە یاری God of War Ascension هەیە تەنیا لەسەر PlayStation ناو بەردەستە سۆنی کەمان 20 ساڵە داوا دەکەم تکای ئەو یاریمان لە بۆ PlayStation 4 بڵاوکەن دەڵێن سۆنیش دەڵێن نەخێت لەسەر PlayStation ناوی هەیە لە خۆ لێ تاقیکەوە کاکە ناتان داڵاندی بکەم بە ئۆنلاین گەم پێ ناکرێم بەڕاستەوخۆ ستریم کەمان هەواڵەکی دیکەم هەیە لەسەر کۆمپانیای Warner Brothers Game WB Games کە یاریەکانی هیتمان دروست دەکا یاریەکانی باتمان دروست دەکا و چەند یاریێکی دیکەش دروست دەکا و یاری Mortal Kombatیش هەر ئیوانە EWB Gamesە بەنیازن ئەو کۆمپانیای بفرۆشن چونکە خاوەنی ئەو کۆمپانیای شەریکەی AT&T ئەمریکیە کە قەردەچی گەورە یەکجار زۆر قەردارە دەوێت تەواوی کۆمپانیەکانی Warner Brothers بە فیلم و بە گەیم و هەموو شتەکانی بفرۆشی باباسی گەیمەکەی بکەین چونکە بەرنامەکەمان لەسەر گەیمە هەموو یاریەکانی Warner Brothers بە کۆمپانیایەکەشەوە کە ئەو یاری نبڵیان کردەوە بای 4 ملیارد دۆلارە و چەندین کۆمپانیا چوینە پێش تاوەکو کۆمپانیایان ئەو یاریانە بکردنەوە و تایبەتی بکەن لەسەر کۆنسۆڵەکانی خۆیان یەک لەوانە بێگومان کۆمپانیای PlayStation چوتە پێش سۆنی چوتە پێش لە بکڕینەوەی بەڵام پارەکە گەلەگەلە زۆرە لە بۆ سۆنی بەڵام پارەکە زۆر نییە لە بۆ کۆمپانیای مایکرۆسۆفتی و لەوانەی Xbox هەموو یاریەکانی WB بکردەوە و لە بۆ نەوەی داهاتوو بە تایبەتی لەسەر کۆنسۆڵی Xboxی و PC بەردەستی بخە لە بۆ PlayStation بەردەستی نەخە دەبێت ڕێنگۆ بزانم ئەگەر بێت و مایکرۆسۆفت کۆمپانیای WB Warner Brothers بکردەوە فرۆشی مایکرۆسۆفتی لە بۆ کۆنسۆلی داهاتوو زیاتر دەبی یاخود تەسیلێکی گەورەی نابێت دەبێت ڕێنگۆ بزانم بێمە سەر هەواڵەشی خۆش کە زۆری نەمان زۆرێتان چاوەڕوانتان دەکرد ئەویژ یاریەکی نوێی PlayStation 5 دەنگۆیەکی نوێ هەیە دووبارە دەڵێن یاری Silent Hill کە یەکە لە ترسناکترین یاریەکان وە کاتی خۆشی دیمۆیەکی ئەو یاریە بەناوی PT بڵاو کرا لەسەر PlayStation 4 یاریەکە کانسڵ کرا بەڵام PT تاوەکو ئێستاش بە یەکێک لە ترسناکترین دێمۆ یاریەکان لە مێژوودا ئەمرێ کە زۆر ترسناکە پێشبینیەکی و دەنگۆیەکی گەورە هەیەکەوە ئەو یاریە لە بۆ PlayStation 5 بڵاو بکرێتەوە بە تایبەتی و لەلایەن کۆنامی و ستودیۆیەکی سۆنی بە تایبەتی دروست دەکرێت سەرتا لەسەر PlayStation 5 بڵاو دەکرێتەوە دواتر لە بۆ PC بڵاو دەکرێت هاو شێوەی Death Stranding زۆر خەڵک دەڵێن هەدیۆ کۆجیما لێستاوە کار لەسەر ئەو یاری دەکە هەشە دەڵێن هیچ پەیوەندی بە هەدیۆ کۆجیما نییە بەڵامە بڕوای من ئەگەر بێت و یاریەکە لە بەرهەمهێنابی لە بۆ PlayStation 5 بێگومانم لەوەی هەدیۆ کۆجیما دروستکەری یاری Death Stranding و Metal Gear Solid و هەموو یاریەکانی Metal Gear نوێەکان ئەوە کۆنەکان نەک نوێەکان پێم وایە کەەوە هەدیۆ کۆجیما دەبی کاری لەسەر بکات چونکە ئەو یاریە کۆجیما لە مێژەوە خەونی کۆجیمایەکەوە یاری دروست بکە و سۆنیش زۆر لە پێشە لەگەڵ کۆمپانی کۆنامی چکار دوچیان ژاپۆنینە تقریبا سۆنی دەیەوێت یاری دروست بکە بەڵام ئایا پێی دروست دەکرێت و ڕێگەی عقدشتەکان تەرکیباتەکان دەکرێت بە تایبەتێتە PlayStation یاخودنا کەس نازانی دەبێت ڕێنگۆ بزانم ئایا قەت یاری Silent Hillتان تاقی کردیتەوە یاخودنا و پێتان وایە یاریی خۆش دەبی یاخودنا Ubisoft یاریی نوێ ئاشکرا کرد بەناوی Hyperscape کە لەلام هیچ گرنگ نییە ئەو یاریە Battle Royale هاوشەی Fortnite و Apex و PUBG بەخۆڕای دەبیتن بەڵام سیزن پاس تەرتیباپشی دەبێت دەتوانێت ناوی پارە سەر بکەین و یاریکە یعنی زۆر بە گەیمپڵەیەکەی بە تێکەڵی تقریبا دەتوانم تێکەڵی Apex Legends و Fortnite ببینم کەستمایزەکەی بە Fortnite دەچی گەیمپڵەیەکەی بە Apex دەچی تۆزە یاری Valorant-چیان تێکەڵ کردیان لەلام گرنگ نییە ئەگەر لات گرنگە دەمێ ڕێنگۆ بزانم پێتان وایە Hyperscape یاریی خۆش دەبی یاخۆدنا کە بەڕێوە ساڵ بە خۆڕای بڵاو بگرێتەوە هەواڵەکی دیکەشم هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی یاریەکان کە خەڵکەکی زۆری تووڕە کردیە من لە بەرنامەی بەژگیری لە کوردستان 24 لە هەفتەی ڕابردوش بە دووری درێژی باسم کرد ئەگەر حەزتان زیاتر قسە لەسەر ئەو بابەتی بکەم کەوا نرخی یاریەکان بۆچی بەرز بیتەوە لە لینکی دیسکریپشندا بنایە بەرنامەی بەژگیری لە خۆتان توانن سەیری بکەن بە دوور درێژی باسی بابەتە دەکەم بەڵام بە کورتی پێتان بڵێم گەیمی یاریەکان تاوەکو ئێستا یەک یاری نرخەکەی لە PlayStation 5 و Xbox Series X بەرزی کرد ئەویش یاری NBA 2K21 طبعا ئاسایی نرخی یاری بەرز بکرێتەوە لەبەرەوەی تێچووی یاری زۆر گرانە مەسەڵەن کاتی خۆی یاریەک بە 10 ملیۆن دلاری دروست دەکرا لەسەر PlayStation 3 و Xbox 360 بەڵام ئێستا یاریەکان نرخیان تێچوویان 300 ملیۆن 400 ملیۆن دلارە کەچی نرخیان $60 کەچی زۆربەی خەڵکیش
پری ئۆردەری ناکەن لە ڕۆژ یەکەم نایکڕن بەدەست دوو دەیکڕن کەواتە کۆمپانیەکان قازانجیان زۆر کەم بیتەوە هەرچەندە هەندێک کۆمپانیا هەیە وەکو EA و Ubisoft و زۆر کۆمپانیای ئاکتیڤیژن و ئەو کۆمپانیا چاوچنەکانە لە ڕێگەی مۆنتایزیشن قمارکردنی ئۆنلاین فیفا ئەڵتیمێت تیم و کڕینی جلوبەرگ و نازانم چی و بە هەموو نەوعی بە DLC و بە سیزن پاس و بە باتڵ ڕۆیاڵ و بە RP و نازانم بە هەموو نەوعک دەیانێت پارە لە گەیمەری بەردنەوە قازانجیان فڕیە بەڵام لە هەمان کات یاری ئەستۆریەکان قازانجێکی گەورە ناکەن لەبەرەوەی زۆربەی گەیمەرانی کوردستان نمونە زۆربەی گەیمەرانی کوردستان یاری دەستی دوو دەکڕن لە جاتی بچن پری ئۆردەری بکەن یاخۆ ڕۆژ یەکەم بە $6 بکڕن کە شتەکە وایە بۆیەش نەحەقی کەس مەگرە نەحەقیان مەگرە ئەگەی نرخی یاریەکان بەرزکەنەوە بۆ $70 چونکە بەڕاستی گەیمەر تاوەکو ئێستا لەگەڵ ڕێزم ئەو عەقلێتیان لەکن نییە لە هەموو جیهانە شتێک هەیەکەوە تۆزە کۆمپانیەکانی گەیمیان خۆش بوێ بتوانن پشتگیریان بکەن من بڕیارمدا سەرجەم یاریەکانی خۆم بە شێوەی ئۆنلاین دەکڕم لەناو پلەیستێشن ستۆری دەکڕم یاخود لە PC لەناو ستۆری ئەکسبۆکسی دەکڕم لە هیچ شوێنێکی دیکە نایکڕم ناچم بە دەستی دوو یاخود لە بازارە بەدەستی بکڕم چکە کاتێککە بە دەستی دوو دەکڕی هاوڕێیان ئەو پارەی ڕاستەخۆ لە بۆ کۆمپانیەکەی ناچێت دەستی دوو ناستەوەکن کۆمپانیەکەی تەنیا لە ڕێگەی ئۆنلاین زیاتر پارەکە لەوان دەچێت باوەڕکەن هەفتانە لە PC یاخود لە Xbox ستۆری و لە پلەیستێشن ستۆری داشکانی گەورە دەکرێت زۆر یاریم کڕی هەفتەی ڕابردوو نزیکەی بە $80 نزیکەی 12 یاری زۆر ڕاقیم کرد $80 دە یاری 12 یاری ڕاقی یاریەکان من نرخیان $10 $5 $20 کی ناوازێک تێدایە بۆ تکاتان دەکەم کەوا دڵگران نەبن لە بەرزبوونەوەی نرخی یاری لەوانە هەموو کۆمپانیەکانە ویشەی نەکەن بەڵامی دی NBA 2K21 ئەگەر حەزر لە تۆپی باسکەیە بە $70 کە پێویست ناکات یاریە بکڕنە بەرە یاریەکە هیچ نییە ئەو هەفتەیە لە زیاتی یاری GTA 6 چکە هیچ دەنگۆیە و شتێک نەبوو لەسەری باسی بکەین ئەو ڕۆباسی یاری Red Dead Redemption 3 دەکەین کەوا چەند دەنگۆیەکە بەدەستکەتیەکەوە ڕۆکستار پلانی هەیە یاریێکی نوێ دروست بکە و خەریکی دروستکردنی یاریێکی تاو نوێ واتە بەشی یاریێکیکە نا بەڵکو یاریێکی تاو نوێ کە زۆر خەڵک دەڵێن بەشێکی نوێ یاری Red Dead Redemption 3 ڕۆکستار دەڵێ یاریێکی تاو نوێ خەڵک دەڵێن Red Dead Redemption 3 ئێستا لەتان باز دەکەم مەسەلەیە چییە ڕۆکستار خەریکی بڵاوکردنەوەی یاریێکی AAA دەبی واتە زۆر ڕاقی و بەرز دەبیتن بەڵام بەشەیە VR دەبی نەک یاریێکی ئاسایی VR دەبیتن Open World دەبی بەڵام کەی بڵاو دەکرێتەوە چۆن بڵاو دەکرێتەوە لەسەر چییە هێشتا هیچ معلوماتێکمانە تەنیا دەزانین ڕۆکستار کاری بڵاوکردنەوەی لە بۆ دەکات نەک بەرهەمهێنان تەنیا بڵاوکردنەوە بەڵام دەنگۆیەکانی Red Dead Redemption 3 ئەوەیەکەوە یەک کارمەندێکی ڕۆکستاری کە پێشووتر لە بەرهەمهێنانی یاری Red Dead Redemption 2 کاری کردیە ئێستا وازە کۆمپانیەکەی هینایە و ئێستا حڕە قسەکردنی دەڵێ لێک لە مقابلە دەنجیەکان کە زۆر بە کورتی لە تویتەر برادێک بڵاوی کردبووە لە تویتەر بینیم دەڵێ Red Dead Redemption 3 دروست دەکرێت خودنا لەو کۆرە دەپرسێ ئەوش دەڵێ بێگومان ڕۆکستار Red Deadی ناڵێ دروست دەکرێت تەنیا دەڵێ ڕۆکستار Red Deadی وەکو GTA تەماشا دەکات کەواتە Red Dead 3 100% ڕوو دەدا بەڵام وەکو ژیر من پێم وایە دروستکردنی Red Dead Redemption 3 هەڵەیە و هەڵەیەکی گەورەیە من زۆرم حەزدەیە یاری Red Dead Redemption 3 تاقیکەمەوە بەڵام باسی چ دەکەی ئەگەر لە بیرتان بی ڕووداوەکانی Red Dead Redemption 2 تقریبا کۆتایی پێهات ئەو کارکتەرانە دوو یاری زەبەلاحە دوو یاری نزیکەی 200 ساعات کاتمان لەگەڵ ئەو کارکتەرانە بەسەر بردێت لەگەڵ دەچی لەگەڵ جۆن مارسنی لەگەڵ ئارتەر مۆرگنی لەگەڵ کوڕەکەی جۆنی یەکس کاتمان بەسەر بردێت نازانم باسی چ وەختێک دەکرێت و ئەگەر بێت و باسی ساڵانی 1900 بکە چکە کۆتایی Red Dead Redemption 1 تقریبا سەرەتای دروستبوونی ساڵانی 1901 و 2 3 و 4 و 5 تا دێە ئەگەر بێت و باسی پاش ئەو ساڵانە بکە ببتە ساڵانی 1920 دەچینە ناو دنیایەکەوە دەیخوڕنی ئەسب نامینێ دەبتە ئۆتۆمبیل و چەک و دەمانچە پەیدا دەبی چەک و دەمانچەی نوێ پەیدا دەبی ئەو جیهانەی Red Deadی نامینێ ئیلا ئەگەر ڕۆکستار باسی سەردەمی پێش بەشی دووەم بکە کە چۆن بەشی دووەم باسی پێش بەشی یەکەم دەکە و ئەو جارە بەش سێ باسی پێش بەشی دووەم بکە واتە بێت و باسی دەچی بکە بە گەنجی چی کردی یاخود باسی ستۆریی تاوان نوێ بکە لە ناو یاری Red Dead Redemption کە پێم وایە نازانم باسی چ وەختێک دەکرێت مشکلەکەی من لەگەڵ Red Dead ئەوەیەکەوە ناتوانانی یاریێکی نوێ لەسەر یاری Red Dead دروست بکەیت چونکە سەردەمەکە کۆتایی پێدێ مەسەلەن لە یاری Red Dead Redemption 1 تاقمەکەی دەچی تەواو لە ناوچووە جۆن مۆرسن و برادەرەکانی تەواو لە ناوچوینە
چیرۆکی ئاوتڵۆیەکان ئەو کەسانی لە دەرەوە یاسان کۆتاییان پێ هاتیە تۆ ناتوانانی یاریچکە لەسەر ئەو بابەتی دروست بکەیت Red Dead Redemption 2 یارێکی جوان بوو لەبەرەوەی ستۆری ئارتەر مۆرگنمان نەبینی بوو بەڵام و ستۆریەکەی ئارتەری لەگەڵ جۆن مارتین زۆر جوان تێکەڵ دەبتەوە بەڵام بەشی سێم دەی باسی دەکەی تێناگەم دەمەوێت یەکێک لە کۆمنت لە بۆ بنووسی بڵێ ژیر لە Red Dead Redemption 3 باسی ئەو شتەی لەوانەیە بکرێەوە لەوانە شتە زۆر ناوەزەبی دەمەیە کە قەنەعەتت پێبینیکەوە دروستکردنی یاری Red Dead Redemption 3 شتێکی باشە چونکە من حەز ناکەم ئەو ستۆریەم لێ تێک بچی نامێ ڕۆکستار تێکی بدا چۆن GTA 5 زۆر بەقوەت نییە لە چاو GTA 4 لە چاو GTA 3 لە چاو GTA Vice City لە چاو GTA San Andreas لێ ژۆ قسەی دەکەم چون ئێستا خەریکی دروستکردنی سوپاس ڕۆکستاری ما خەریکی دروستکردنی سوپاس GTA ما کە زۆر خراپە لە مەسمە سەر کۆمپانیای ڕۆکستار و GTA 5 کە بینەر بن دەمەیەک لە کۆمنت پێ بنووسی بڵێ Red Dead Redemption 3 ئەو بابەتی دەبیتن لەوانەیە شتێکی باش دەچێت ئێستاش بینە سەر براوەی ئەو هەفتەیەمان کە برادەرێکی خۆشەویست توانی لە ئینستاگرام فۆڵۆم بکە لە سناپچات فۆڵۆم بکە و هەروە لە فەیسبووکیش لایکی پێیجی ژیر بکە و نامەیە بۆ ناردین و سوپاسی دەکەین ئەویش بەڕێز کارزان کاروان بۆ براوەی خاوەنی $10 کارزان گیان ئاگداری مەسنجەر هەر شوێنە ئەگەدار ئەکاونتەکانی خۆت بە بەزووترین کات من پەیوەندیت پێوە دەکەم بزانم کارتی پلیستیشن پلست دەوێ بزانم کارتی پلیستیشنت دەوێ یاخود ئەکسبۆکست دەوێ یا ئایتونزت دەوێ یان پلیستۆری گوگڵت دەوێ کامە لەو کارتانە بەرنخی $10 بی من کارتەکەت بۆ دەنێرم بە شێوەی ئۆنلاین تۆش دەتوانین بەکاری بێنین هاوڕێیان ئێوەش دەتوانن ببنە خاوەنی $10 هاوشێوەی کاکە کارزانی ڕێگایەکەش زۆر ئاسانە لە دیسکریپشن نووسیمە چۆن دەبێت فۆڵۆی من دەکەی ئەویش فۆڵۆکردنی ژیریە ئەویش سەبسکرایبکردنی و چناڵەیە گەرتاوە کوێستانەت کردیە لایکردنی و ڤیدیۆیە نووسینی کۆمنتەکە یاخود بچێنە ناو ئینستاگرامەکەم فۆڵۆم بکەیت یان لە فەیسبوک لایکی پێیجی ژیر بکەیت یان لە تویتەر بەناوی 01 ژیری فۆڵۆم بکەیت لە سناپچات فۆڵۆم بکەیت لە شوێنێک فۆڵۆم بکە کەوا ببینم و ئەکاونتەکەت ببینم و ناو دەستە ناوان ئیدی هەموو هەفتان $10 دەبەخشم و ئەو کەسانی کە هەفتەی ڕابردوش کۆمنت شتیان نووسێ بێگومان نایوانیش دەبینێتەوە ناو لیستەکەی بۆیە ئەوانیش ئەگەری بردنەوەیان هەیە لە هەفتەی داهاتوو ئەو کەسانی کە سەر دەکەن بێگومان ئەوانش ئەگەریان هەیە بۆیە یاڵا دەست پێ بکەن بە ئەو خاڵانەی کەوارە دیسکریپشن نووسیمە تاوەکو بنە خاوەنی $10 خۆشەویستانم ئەوە کۆتایی بەرنامەی 01 ژیری بوو لەو ئەڵقەیەش هیوام وایە سوودێکی گەورەی هەبوو بۆ هەمووتان ئەو ئەڵقەیە بە سپۆنسەری ئێوە بەڕێوە چوو هیچ سپۆنسەرێکمان نەبوو سپۆنسەرەکەم ئێوە بوو ڕێز و خۆشەویستم بۆ ئێوە هیوام وایە یارمەتی یەکتری بدەین بە گەیاندنی هەواڵ بۆ ئێوە بەخشینی پارە بۆ ئێوە ئێوەش بە لایک و شەیر و پشت پاڵپشتەکانتان پاڵپشتی لە چەناڵی ژیر بکەن یاڵە یارمەتی چەناڵەکەی بدەین بگەینە 50,000 سابسکرایبی تاڵقەی داهاتوو خۆتان لەگەڵ